لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی بەریتانیا پارتی پارێزگاران بە سەرۆکایەتی بۆریس جۆنسن سەرکەوتنی بەدەستێنا و دەتوانێت بەتەنیا حکومەت پێک بهێنێت و لە یەکێتی ئەوروپاش بچێتە دەرەوە. بە پێی ئەنجامەکانی هەڵبژاردنە پەرلەمانەکەی بەریتانیا پارتی پارێزگارانی دەسەڵاتدار لە کۆی 650 کورسی توانیوێتی 365 کورسی بەدەست بهێنێت کە دەکاتە لە 156 دەنگەکان و زۆرینەی ڕەهای پەرلەمانی بەریتانیا. پارتی پارێزگاران لەم هەڵبژاردنەدا توانیوێتی سەرکەوتن تۆمار بکات و ڕێژەی کورسیەکانی لە 298 کورسیەوە بۆ 365 کورسی بەرز بکاتەوە و بە بەراورد بە هەڵبژاردنەکەی پێشوو 66 کورسی زیادی کردووە. هاوکات بە پێی ئەنجامەکان پارتی کرێکارانی ئۆپۆزیسیۆن لە هەڵبژاردنەکەدا شکستی هێنا و لە کۆی 650 کورسی پەرلەمانی بەریتانیا 203 کورسی بەدەستێنا و لە چاو هەڵبژاردننی پێشوو کە خاوەنی 244 کورسی بوو 44 کورسی کەمی کردووە. هەر بە پێی ئەنجامی هەڵبژاردنەکە پارتی نیشتیمانی سکۆتلەندا 48 کورسی و پارتی لیبرال دیموکرات 11 کورسی و پارتی ساوز 1 کورسی بەدەستێناوە. لە هەمان کاتیشدا لە هەڵبژاردنەکەی پەرلەمانی بەریتانیا دوو کورد توانیان ببنە ئەندامی پەرلەمان. ئەوانی شەریەکە لە نەدیم زەهاوی لە پارتی پارێزگاران و فریال کلارک لە سەرلیستی پارتی کرێکاران. بە پێی یاسا بۆ پێکهێنانی حکومەت هەر پارتێک لە پەرلەمانی بەریتانیا پێویستی بە 325 کورسیە لە کۆی 650 کورسی. بۆ پێش بێت پارتی پارێزگاران دەتوانێت بەتەنیا حکومەت پێک بهێنێت. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا کە لە هەڵبژاردنە پێشوەختەکەی وڵاتەکەیدا سەرکەوتنی بەدەستێنا ڕایگەیاند. حکومەتەکەی دەسەڵاتێکی نوێ و بەهێزی بەدەستێناوە بۆ جێبەجێکردنی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا. جۆنسن ئاماژەی بەوەش کرد ئەنجامەکە دەبێتە هەڵبژاردنێکی مێژوویی کە ڕێز لە ئیرادەی دیموکراسی گەلی بەریتانیا دەگرێت و چانس دەدات بۆ باشترکردنی وڵات و دەرخستنی هەموو تواناکانی گەل. هەر بە پێی ئەنجامەکانی هەڵبژاردن ئەو ڕێککەوتنەی سەرۆکوەزیرانی بەریتانیا لەگەڵ یەکێتی ئەوروپا سەبارەت بە برێگزت کردوێتی بەبێ پێویست بوون بە پشتیوانی هیچ پارتێکی دیکە دەتوانێت بەریتانیا لە 31 کانونی دووەمی 2020 لە یەکێتی ئەوروپا جیابێتەوە. دوای شکستی پارتەکەی جێرمی کۆربین سەرۆکی پارتی کرێکارانی بەریتانیا دەست لە کار دەکێشێتەوە. دوای ئەنجامی هەڵبژاردنەکان جێرمی کۆربین سەرۆکی پارتی کرێکارانی بەریتانیا ڕایگەیاند هەڵبژاردنێکی زۆر هیوابڕ بوو بۆ پارتەکەیان و دوای هەڵبژاردن دەست لە کار دەکێشێتەوە. لەلایەکی دیکەوە ئەنجامی هەڵبژاردنە پێشوەختەکەی بەریتانیا کاردانەوەی نێودەوڵەتی بە دوای خۆی داهێنا. سەرۆکی ئەمریکا خۆشحاڵە بە ئەنجامی هەڵبژاردنەکە و پیرۆزبایی لە بۆریس جۆنسن دەکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند بەهۆی ئەو سەرکەوتنە گەورەی بەدەستی هێنا پیرۆزبایی لە بۆریس جۆنسن دەکات. ترامپ باسی لەوەش کرد دوای دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەمریکا و بەریتانیا ئازاد دەبن لە ئەنجامدانی ڕێککەوتن و ئەو ڕێککەوتنەش لە هەر ڕێککەوتنێک کە لەگەڵ یەکێتی ئەوروپا دەکرێت زۆر گەورەتر و سوود بەخشتر دەبێت. رووسیاش باز لەوە دەکات دەخوازن لە داهاتوو پەیوەندیان لەگەڵ بەریتانیا باش بێت. دیمتری پیسکۆڤ وتەبێژی کۆشتی کرملن ڕایگەیاند زانیاریان لەبارەی سەرکەوتنەکانی پارتی پارێزگاران لە هەڵبژاردنەکە پێگەیشتووە. هەرچەندە دڵنیانین لە باشی پەیوەندیەکانی داهاتویان لەگەڵ پارتی دەسەڵاتداری بەریتانیا، بەڵام ئەوان دەخوازن کە هەموو ئەو هێزانی لە جیهاندا دەسەڵات دەگرنە دەست بیر لە پەیوەندیەکی باش لەگەڵ مۆسکۆ بکەنەوە. لە هەمان کاتیشدا سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا ئاماژە بەوە دەکات ئامادەی دانوستانن لەگەڵ بەریتانیا. شارڵ میشاڵ سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا کە نوێنەرایەتی 27 وڵاتی ئەندامی یەکێتی ئەوروپا دەکات ڕایگەیاند یەکێتی ئەوروپا ئامادەیە گفتوگۆ لەگەڵ بەریتانیا سەبارەت بە پەیوەندیەکانیان لە داهاتوودا بکات. لە سەراستی عێراقیش سەرۆکی هەرێمی کوردستان پیرۆزبایی لە سەرۆکوەزیرانی بەریتانیا دەکات. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامەکەیدا وێڕای پیرۆزبایی ئاماژە بەوە دەکات کە ئەم سەرکەوتنە گەورەیە و بەدەستێنانی متمانەی گەلی بەریتانیا نیشانەی بڕوا و پشتگیری گەلەکەتانە لە سەرکردایەتی و ڕوانینی خۆتان و پارتەکەتان بۆ ئێستا و داهاتووی بەریتانیا. ئەوان لە هەرێمی کوردستان بەڕێز و پێزانینەوە لە هاوکاری و پشتگیریەکانی بەریتانیا بۆ گەلی کوردستان دەڕوانن و بە پەرۆشەوە خوازیاری پەرەپێدانی زیاتری پەیوەندیەکانیانن. ئەنجامەکانی ئەم جارەی هەڵبژاردننی بەریتانیا کاریگەری گەورە لەسەر ئایندەی ئەو وڵاتە دروست دەکات کە تێیدا پارتی پارێزگاران سەرکەوتنی بەدەستێنا و پرۆژەی بۆ جیابوونەوەی وڵاتەکەی لە یەکێتی ئەوروپا هەیە.
لەگەڵ ئەوەشدا ئەنجامەکانی ئەم جارە زۆر جیاوازن لە هەڵبژاردننی پێشووتری پەرلەمانی بەریتانیا. لە هەڵبژاردنە پێشوەختەکەی ساڵی 2017دا پارتی پارێزگاران 298 کورسی بەدەستێنا، پارتی کرێکاران 245 کورسی بەدەستێنا. لەو هەڵبژاردنەدا کە پارتی پارێزگاران نەیتوانی بەتەنیا دەسەڵات بگرێتە دەست بە پشتیوانی پارتی یەکێتی دیموکراتی ئیرلەندای باکوور حکومەتی کەمینەی پێکهێنا.